کۆمەڵە گەنجێکی دەرچووی زانکۆ لە شارێکدا کە کەمترین هەلی کاری تیادایە، کاریان بۆ خۆیان و کەسانی تریش ڕەخساندووە. کارگەیەکی بچووکی دروستکردنی قەنەفەیان لە کفری داناوە کە خۆیان وتنی تا بێت کارەکەیان پەرە پێدەدەن. ئەم پرۆژەیە تقریبا 2010 بوو دامانە. من و شەریکێکم بەیەکەوە ئیشمانەکرد لە سلێمانی لە معاملێکە وتمان ئەم بیرۆکەمان بوات کە لە کەلارە لە گەرمیانە لە شوێنێکا داینین چووە کەمە بوو کاتە دیزاینەمانە هەموو شتێکمان نەزانی خۆمان لەخوا بەزیاو بەسەری نەجاحەتی هێنا و چەند کەسێکمان لە خۆمان کۆ کردەوە و تقریبا 12 نەفەر ئێستا لە کفریش معاملمانەیە 6 لێرە و 6 لێوێ. زۆربەی زۆریان خاوەن عایلەن و شەهادەدارن بڕوانامە بەسدارە مەزراون لای خۆمان کۆمان کردوەوە لەخوا بەزیاو بێ. ئێستا قەنەفەی باش دروستەکەین. سەرەتا ئیشێکی وا نەبوو، هەتا خەڵک بە خەڵکمان ناسان و ئیشەکەمان پەرەمان پێسەند و دیزاینی تازەمان هێنا. ئێستا تاخمی مەلەکیمانەیە، دیزاینی تورکیمانەیە، هەموو شێوازە دروستەکەین. خەنەفەی کۆنە تازاکەینەوە. لەم کارگە بچووکەدا 6 گەنج کار دەکەن. کارەکەیان خۆش دەوێت و کارەکانیشیان لای هاوڵاتیان جێ ڕەزامەندیە. ئەو گەنجانی کەوا وەکو ئێمەن کەوا بێئیشن کە تەواو کار و کەسابەتیان نییە ئەتوانن ئاوە چاو لە ئێمە بکەن. ئێمەش سەرەتا لە شتێکی بچووکەوە چەند ساڵە بەرگەمان کرد اینجا بە مەرحەلەیە گەشتین. ئێستا لەخوا بەزیابێ کە ئیشێ باشەکەین، چەند کەسێ لای خۆمان کارەکات، یعنی بۆ هەندێک گەنجانیش کارمان خستووە. وەک وتراوە هەموو خەونەیەک لە هەنگاوی بچووکەوە دەست پێ دەکات. ئەم گەنجانە هەنگاوەکەیان دەست پێ کردووە و دەیانەوێت پرۆژەیەکی گەورەتریان هەبێت ئەگەر دەستگیرۆیی بکرێن. سامان کەریم کورد چاد نیوز، کفری.